جا هەتوو کارەسانی بۆ ئەکات ئاسانکاریە کە ئیسلام بۆ زەواجی ئەکات لە هیچ شوێنێکی ترا نییە ئاوەرە کاکە تۆ بزانم چەنە هەیە ئادی کە گەنجی خۆمان ڕێ بەخۆ ئەکام تۆ خۆشتە کاسبیم نییە بەخوا ئیشم نییە و پارەم نییە ئەی کوڕم تۆ بەتەمای چی کورد ماڵ و مناڵیان وتووە تۆ جارێ ئینشاڵڵا خێزان پێکەوە نیە بەخوا ئیشیشە بێ بەخوا پارەشە بێ بەخوا خەڵکی خۆمان باهی نەڵێ چی بەڕەبە نەڵێ چی کەسێ ژنی نییە دەی زگورتی یعنی چی یعنی زەگڕوتی یعنی ها کراسەکەی تا ئێرەیە ناوکی بە دەرەوەیە سکی هەمووی بە دەرەوی چی نییە ئەی کە دوای ژنێنێ ئەبێ بە خاوەنی ماڵ و مناڵ و ژیان کەستان بینیتان لە گەنجیا دەوڵەمەند بێت تا ژنێنێ کە ژنێنێ اینجا دەوڵەمەندە بێ اینجا ئەبێ بە خاوەنی هەموو شتێ بۆ چووکە پێشەی گوێ نێاوەتێ بەڕاست و چەپا خواردوێتی توتی وەڵام من پاشای ماڵی خۆمم بۆ خۆم لەو شکە خەوم لە تەڕە خۆم هیچ کێشەیەکم نییە هیچی کۆ نەکردوێتەوە بەڵام کە ژنیێنە بە ناچاری کوێیە کاتەوە مناڵێ بێ خەمی لێ ئەخوا